یەکێتی نیشتیمانی کوردستان ڕووبارێک خوێنی بۆ ئازادی و ئارامی و پاراستنی خاچی هەرێمی کوردستان ڕشتووە. بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان پۆلێک لا کوڕ و کچوو کە سوکاری شەهیدانی کاندید کردووە تا لەو ڕێگەیەوە باشترین خزمەت پێشکەش بە کەسوکاری شەهیدان بکەن. ئێمە وەکو کەسوکاری شەیدان هەمیشە قوربانیمان داوە، هەمیشە تەسیحێمان داوە، هەمیشە بۆ خەباتی کوردایەتی بۆ یەکێتی ڕووبارێک خوێنمان ڕشتووە. من بۆ خۆم خاوەنی باوکو و دوو برا و مامی شەهیدم لەناو بنەماڵەکەمانە خاوەنی 25 شەهید و ئەنفالم بەنازی کچە شەیدی داواتان لێکم کە پشتگیر و پشتیوانیمان بکەن. ئینشاءڵڵا دەبینە یەکێک لەو پەرلەمانتارانەی کە لە ئازمتمانە و بەڵێنی هەموو لایەکا بین و بە تایبەتیش کەسوکاری سەربەرزی شەیدان. خەباتی چەکداری و قوربانیەکانی ڕابردووی یەکێتی نیشتیمانی کوردستان نازناوی حزبی شەهیدانی پێدراوە. لە هەر بستێ خاچی ئەم کوردستانە خوێنی سەرکردە و پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستانی لێ ڕژاوە. کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دایانەوێت لە ڕێگای خزمەتکردن و دابینکردنی ئارامی و هەلی کار بار و ژیانی کەسوکاری شەهیدان باشتر بکەن. تەنها بە یەکێتی دەکرێت کە بە هێز و بازووی هەڵۆکانی گشە چێرۆر بە گیان و ڕۆح لە مەخمور ڕێیان لە هێرشی داعش کرد و من وەکو کچە شەهیدێک و کاندیدانی لیستی سۆز بەرنامە و پرۆژەی باشمان هەیە بە تایبەت بۆ خزمەتکردنی گەنجان، ژنان و بەتایبەت بنەماڵەی شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان، چونکە بنەماڵەی شەهیدان شایستەی زۆر لەوە زیاترن کە ئێستا هەیەە پێویستە زیاتر خزمەت بکرێن. من کچی شەهیدی سەرکردە حەسەن چێستانیم، ناوم هەژانە، کاندیدی ژمارە 29 لە لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان. بێگومان بەرنامەی کاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە لیستی 105 بۆ ئارامی هەلی کار خزمەتە. هەلی کار بە تایبەتی بۆ گەنجان بۆ بنەماڵەی شەهیدان کارێکی گرنگ و پرۆژەیەکی گرنگە لە پەرلەمان. بە تایبەتی من کە کچە شەهیدم بە جددی کار دەکەم بۆ کەسوکاری شەهیدان. ئەم جارە بۆ ئارامی هەلی کار خزمەت بۆ هەولێریەکان و سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستان. لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان ئارامی هەلی کار خزمەت بنەما سەرەکیەکانی کارەکانیەتی لە داهاتوو لە ڕابردووش لە هەر شوێنێکی کوردستان پێویست بووبێت یەکێتی نیشتیمانی کوردستان بەرگری لێکردووە و قوربانی بۆ داوە. گرنگی دانیش بە کەسوکاری شەهیدان و خانەوادەکانیان یەکێکە لە کارە سەرەکیەکانی لیستی 105 یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.